سڵاوڕێز هاورانی هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە شوێنێکی دنیان. ئەوەی ئێستا لە کوردستان بەگشتی و لە هەولێر بە تایبەتی ڕوودەدا بەڕاستی جێگای داخە. دووبارە لێرەوە سەرخۆشی بۆ شەهیدانی ئەم کارە ساتە دەردەبڕم کە هاوبەشی خەمیانی هەرچەندە ئەمە دوورین، بەڵام بڕواتان نەبی بە ڕۆح لە کوردستانی لەناو خەم و ئازارەکانی خەڵکی. زۆر جار خەڵک لەمە دەپرسێ کاکە ئەنگۆ دوورن چیشتان بۆیدا لە پشت کۆمپیوتەرێکی دانیشتوونە دەست بە قسان دەکەن و قسەی زلزل دەکەن. ئەمەش دەتوانین لێرە وەکو هەموو ئەوڕۆپیەک بژین، بەڵام بڕواتان هەبی هاوڕێیان، یعنی ژیانی ما نەوەک ئەوڕۆپیەک دەژین، نەوەکو خەڵکی کوردستان لەو ناوەندەی تیادا ماوین، یعنی نە کوردین نە ئەوڕۆپینە، لە ناوەندێ ماوین، بەجەستە لە ئەوڕۆپاین بە ڕۆح و دڵ لەگەڵ خەم و ئازارەکانی خەڵکی کوردستانی کە ئازاری وان ئازاری مەش. ئەمڕۆ دەمەوێت باشی شتێکی تر کە پەیوەستە بە لافاوەکە بکەم کە ئەو سەرسەری و سیاسیانەی باشووری کوردستان، سەرسەریە ئیداری و سیاسیەکانی باشووری کوردستان بە تایبەت باسی خەڵکی سیاسی و ئیداری هەولێر دەکەم، چ گەمەیەک بە هەست و سۆزی ئەو خەڵکێ دەکەن، چۆن پارەیان لێ دەدزن هەستیش پێ ناکەن. هاوڕێیان یابان 7 ملیار دۆلاری بە قەردایتە حکوومەتی عێراقی وەکو قەرز. لەو 7 ملیارەی 770 ملیۆن بەشی هەرێمی کوردستانە، بەبەر هەرێمی کوردستان دەکەیواتە هەولێر و دهۆک و سلێمانی. من باسی دهۆک و سلێمانی ناکەم، ئەمڕۆ بەس باسی هەولێر دەکەم کە ئەو پارەیە چی لێ هات و چۆن دزرا و لە بۆ چە هات بۆ کوردستان. هاوڕێیان لەو 770 ملیۆنەی 288 ملیۆنی بەشی هەولێر بوو. پارەکە لە بۆ چە هاتیە؟ لە بۆ تەسفیەکردنی ئاوی قوڕس لە شاری هەولێر. تەمان هاوڕێیان من لە بڕۆکسل دەژیم. بڕۆکسل، جیۆگرافیای بڕۆکسل زۆر لە جیۆگرافیای هەولێر دەچی، بەڵام هەولێر کەمەک باشترە. چۆن؟ یعنی هەولێر سێ لای بەرزە، دەرچەیەکی هەیە کە لە ڕێگای دەشتی هەولێرەوە دەرچە دەردەچی، بەڵام بڕۆکسل هەر چوار لای بەرزترە لە بڕۆکسل. یعنی جاروەیە لەو بڕۆکسلێکە من تێدا دەژیم دوو شەو دوو ڕۆژ ئاوا باران دەباری، بەڵام هەرگیز گوێبیستی ئەوەی نەبووینە لافاو ڕوو دەداتن. لەبەر چ؟ لەبەرەوەی سیاسی و ئیداریەکانی ئێرە گەندەڵ و سەرسەری نینە، وەکو محەممەد ماغوود دەڵێ نیشتیمانەکەی خۆیان خۆش دێ، پرۆژەی استراتیزیان لە بۆ کردی. یعنی هەر چاردەورەی بڕۆکسل بەرزتر لە بڕۆکسل تەنها یەک کۆڕنیشیان لە بڕۆکسل کردی، وەکو کۆڕنیشەی لە هەولێر هەیە کەچی ئەوەی لە هەولێریان هەموو کردە پرۆژە خەریکەوە هەر مەفعی دەکەنەوە. یعنی هەبوونی یەک دەرچە لە هەولێر کە هیچمان، بەڵام ئەو سەرسەریانەی ما نایکەن. ئێستا با بگەڕێنە سەر باسەکەمە. ئەو 288 ملیۆنە چی لێ هات؟ ئەگەر دەتانەوێت بزانن چی لێ هات، دەرئەنجامەکەی ئەو لافاوە بوو کە خەڵکی هەولێر بینی لە چەند ڕۆژی ڕابردوو. کۆمەڵک شەهیدی، کۆمەڵی خەڵک بوونە قوربانی ئەم لافاوە. ئەوە خەڵک بوون قوربانیەکانی ئەو لافاوە. یعنی ئەو پارەیە هاوڕێیان درایە، هاتیە لە بۆ عێراق، لە عێراق هاتیە لە بۆ کوردستان، بەشی کوردستان دیارە چەندە، بەشی هەولێر 288 ملیۆن دۆلار. ئەو پارەی چی لێ هات؟ چیان لێکرد؟ چۆنیان دزی؟ یعنی لەوەی دڵنیابین کە پارەکە هاتە هەولێر، دەمەوێت بەیەکەوە سەیری ئەم ڤیدیۆ بکەین کە پارێزگاری پێشووی هەولێر لە 50مین ڕۆژی دەست بەکاربوونی دان بەوە دادەنێ کە پارەکە هاتە هەولێر و لە هەولێر لە بۆ پرۆژە ئاوی قوڕس بەکاردێت. با بەیەکەوە ڤیدیۆکە ببین دواتر قسە دەکەینەوە. ئەوەیەکی زۆرە یابان قەرزێکی 7 ملیاری داوەتە عێراق و بەشی پارێزگای هەولێر لەم قەرزە بریتی بوو لە 288 ملیۆن دلار. وێ ڕای هەندێک بابەتی تریش کە پەیوەندی بە ئاوە هەبوو، ئەویش بۆ ئەو 288 ملیۆن دلارە بۆ تەصفیەی ئاوی قوڕس بوو لە هەولێر کە یەکەکە لە هەرە خاڵە لاوازەکانی هەولێر. چەند ئەگەرێ لە ئەوەیەکی زۆرە یابان قەرزێکی 7 ملیاری داوەتە عێراق
و بەشی پارێزگای هەولێر لەم قەرزە بریتی بوو لە 288 میلیۆن دلار وێ ڕای هەندێک بابەتی تریش کە پەیوەندی بە ئاوە هەبوو ئەویش بۆ ئەو 288 میلیۆن دلارە بۆ تەصفیە ئاوی قورس بوو لە هەولێر کە یەکەکە لە هەرە خاڵە لاوازەکانی هەولێر چەند ئەگەرێ لە بینیتان ئەوە دام پێدانانی پارێزگاری پێشووی هەولێرە کە پارەکەیان وەرگرتووە لە بۆ پرۆژە ئاوی قورسیشە لە بۆ چارەسەرکردنی پرۆژە ئاوی قورسە لە هەولێر بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە چیان لەو پارەی کرد چۆنیان دزی ینی لە دوو ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک گەندەخۆر کۆمەڵێک ڕۆشنبیر و ڕۆشنبیری چێ وەڵاف شەمبیر نەک ڕۆشنبیر هاتوونە پینە لە بۆ ئەم دەسەڵاتە دەکەن دەنەوە کارەساتی سروشتیە ئەوە کارەساتێکی سروشتیە بەرۆکمان هاتێ نەوەڵا هاوڕێنەوە کارەساتی سروشتینی ئەو کارەساتی دەستکردە ئەوە کارەساتی حکوومەتی ئیداری و سیاسەتەکانی کوردایەتیە ئەنی هاوڕێن ئەو پارەیە وەکو بینیتان کە پارێزگاری پێشووتی لە بۆ چارەسەرکردنی ڕێڕەوی ئاوی قورسە ئەوان هاتینە چیان کردیا جارێ پارەکەیان دزی ئەوە لێگەڕێ لە دزینەکەی و ڕێڕەوی ئاویشیان گرتیە کە جاران بە سروشتی دەهات ڕێیان گەورەترین کێشەکە لە ڕوبەڕووی دارەتووی بۆ لەم لافاوە شاری زەیتونە با پرسین شاری زەیتون چیە شاری زەیتونی ئامۆزاکانی مەسعود بارزانیە عەبدولمەهیمن بارزانی و برایەکانی ئەوان هاتوونە ڕێڕەوی ئاوەکەیان گرتیە ئاوەکە هەموو دەستۆنە و دارەتووی ئەوەیە چێسە سەرچێکە ینی بە کورتەکەی هاوڕێیان ئەوان ئەو پارەی لایەمان لە بۆ دروستکردنی ڕێڕەوی ئاوی قورس هاتیە دزیان و عەپەلووشیان کرد ئەی بە قوزەڵ قورتیان بی ڕەبی هەمووی بکەنە دەرمان لە بۆ نەخۆشیەکانی خۆیان کۆ خەڵکەیان سەرگەردان کردیە کۆ خەڵکەیان تووشی ئەو دەردەسەری و ماروێرانیەی کردیە ینی هاوڕێیان خەڵکەیە تەمەەن هاوڕێیان دارەتوو خەڵکە چێژان نشینی لێە نەگوەش وەکو بەشی ڕۆژ ئاوای هەولێر کە هەرچی دز و گاندەڵ و سەرسەری سیاسی و ئیداریە لەوێن دەرجێنشینن های لایف بۆ خۆیان دەژین خەڵکی دارەتوو خەڵکە فەقیر و هەژارەکەیە ینی بە دەردەسەری وە کۆلەواری توانیتی خانیەک دروست کە ناوماڵک پێک بینیتن سەرسەریەکانی سیاسی و ئیداری کوردستان لە پێناو خۆشگوزەرانی و دزینی پارەی خۆیان ئەو خەڵکیان تووشی ئەو لافاوەی کرد جگە لە زیانی مادی زیانی زەستەیشی لێ کردووە هاوڕێیان ئەوان بە زمانی خۆیان دەڵێن پارەکەمان وەرگرتیە و دزی تشمان ئێستا کاتی ئەوەی بپرسین دەبێت خەڵکی هەولێر ئایا ئەمە قبوڵ دەکا ئایا ئەمەی پێ قبوڵە ئایا لە کوردستان داواکاری گشتیمان هەیە ئایا پەرلەمانمان هەیە ئایا خەڵکی وشیاری شارمان هەیە ئایا خەڵکمان هەیە وجدانی هەبی فەرموون ببینن بە چاوی خۆتان ئەوە بەڵگە وڵاتی یابان لەگەڵ ڕێکخراوی جایکا جاپان ئەنتەرناشنۆل کۆپەڕیشن ئاژانسی 7 ملیار دۆلاریان بە قەردایتە عێراق بەشی کوردستانی 770 میلیۆن دۆلارە ناردیە بەشی هەولێر 288 میلیۆنە ئەوە بە قسەی پارێزگاری پێشووی هەولێر ئەوە بەڵگە بۆچی بێدەنگن یعنی هاوڕێیان ئەو پارەیە کە ئەمە دەزانین هاتیە ئەی ئەوانەی نازانین دزیدیان لە چەند ساڵی ڕابردوو دەبێت چەند پارەیەکیان بە ناوی چارەسەرکردنی پرۆژە ئاوی قورس دزیوی و عەپەلووش کرد یعنی لە هەمووی خراپتر هاوڕێیان لە داهاتوش ئەمە ڕوودەدا یعنی ئەمە نەجاری یەکەم دەبی نەجاری کۆتاییش دەبیت ئەوە هەر ڕوودەداتەوە عێراق یارمەتیمان لۆ دەنێری حکوومەتە ئیداری و حکوومەتی چکر وەڵڵا گوناح نایە حکوومەتیان پێبرێت کۆمەڵێکی ئیداری سەرسەری سیاسی وەکو محەممەد ماغووتی دەڵێت دێن پارەکە دەدزن باشە وەڕای ئەوە ئەوان ئەو پارەیە دەدزن حکوومەتی عێراقیش پارەمان لۆ دەنێری ئەویش دەدزن
بڕێک کەم دەدەن بە دەستگای خێرخوازی خێردزی بارزانی لەگەڵ ڕوانگەی ئیدریسی کوڕی نێچی لە دزی ئەجۆکو منەت پێمان دەفرۆشنەوە. یعنی لە هەمووی ناخۆشتر ئەوەیە دەبینم خەڵکێک ئەوە هەموو ماڵەکەی ڕۆیشتیە، سەروماری ڕۆیشتیە، ئەو زەدێ بە کۆیلایەتی لە پێش کەناڵەکەی وان دەڵێتن بە قوربانی حکوومەتی هەرێم بیتن، دەستگای خێرخوازی بیریکردن، نازانین دەستگای خێرخوازی پارەکەی کەلۆی دەینیتن دزی لەویش دەکاتن، بە خێریش پێ دەفرۆشتەوە. ئەو زەکاتشم هاتیە مەمنون دەبیتن، مەمنونی خوای ئاخە ئەوەیە ناتێگەیشتوی خەڵکیمە، یعنی پارەکەی لێ دەدزن بە خێریش بەشەی کەمی پێ دەفرۆشتنەوە، ئەو جە مەمنونیشە. یعنی دوایین قسەشم لە بۆ دەستگاکانی ڕاگەاندن، یعنی هاوڕێیان قسەیمە نە لە بۆ پەرلەمانتارانی پارتی وێچێتیە، نە لە بۆ دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان 24 و ڕووداوە، گلەیی و قسەیمە لە بۆ دەستگا ڕاگەاندنەکانی ترە، لە بۆ پەرلەمانتارەکانی ترە، لە بۆ پەرلەمانی کوردستانە، لە بۆ داواکاری گشتیە. ئەوە بەڵگە ببینن 770 ملیۆنیان وەرگرتیە، 288 لە بۆ هەولێراتەوە باسی دۆک سلێمانی ناکەم، کۆمەڵک مافیا و سەرسەری سیاسی تر لەوێندەریش هەمان شتیان کردیە کە هیچ جیاوازی نیە لەگەر هەولێر. ئەوە بە قسەی خۆیان، ئەوە بەڵگەی ڕێکخراوی جایکە کە پارەی ناردیە کەکە لەو نایەن بە دوواداچوون بکەن، چێو پارەی دزیە، چۆن دزرایە، چۆنیان سەرف کردیە، چەندیان دزیە، چوویتە چێندەر. ئەوە ئەوان ناکەن، ئەدیشین گۆچیە دەستگا ڕاگەاندنەوەی بەس پڕۆپاگەندەی لە بۆ حیزبەکەی خۆی بکە. ئەوە ڕاگەاندنانن کە سەر بەخۆن، ئەوان چی لۆ بە دوواداچوون ناکەن. ئەو هەموو خەڵکە سەرگەردان و ماڵوێران بووە، کۆمەڵە خەڵک شەهید بوونا، دەبڕۆم بزانە هۆکارەکەی چییە، ئەو پارەی هاتی چۆن دزرایە و چۆن سەرف کرایە. یعنی دوایین قسەم هاوڕێیان ئەوەیە، یعنی ئەوەی بینە بەرچاوتان ئەدەمە یەک نمونەیت کەتان لەو باس بکەم. من لە بەلجیکا دەژیم هاوڕێیان، ئەگەر بە حیسابی کوردستان تەمەشای وەزعی من بکەی، ئەمن وەکو ئەو ئاوارانەمە کە عەرەب و سوورینە لە کوردستان دەژین و لە ناو خێمەکانن، بەڵام لێرە خێمە نیە، لە بەرەوەی وڵات هەیە، لەوێن دەرجیاوازتر. یعنی بە کوردیەکەی ئەمن ئاوارەمە، ئێستا لە بەلجیکا دەژیم، لێرە ئیش دەکەم، لە جیاتی ساڵک 12 معاشم دەنێ، 13 معاشم دەدەنی، تێدەگەن. چەند ڕۆژێک پێش ئێستا لە بۆ جەژنی سەری ساڵ هاوکاریان ناردیە، نەک لە بۆ من، لە بۆ هەموو خەڵک. ئەوەیە حکومەت. بەڵام حکومەتە سەرسەری و دزەکەیمە بە بیانووی ئەو ڕووداوی لافاوەی کە دەستکردی خۆیانە، پارەیان لەسەر دزیە و کۆمەڵک دزیان پێدەوڵەمەند کردیە، کۆمەڵک شاریان وەگرت. تەمان شارەکان بە بەلاش وەردەگرن کە مڵکەکەی من و تۆیە، خەڵکی کوردستانە، دێن پرۆژەی وەردەگرن، کۆمەڵک ملیۆن تێدا قازانز دەکەن و زەرەرەکەشی لە بۆ خەڵکی دارەتویە. ئەو زە حکومەتەکە دێتن بە بیانووی ئەو کارە ساتە لە ئێستا ئەو معاشی مانگی 12 فت هەر بیریشی لێمەکەوە لەبەرەوەی نیتی تەواو. ئەوەش چارەسە، ینی ئەوەش یەککە لە مبەڕیرەکانی نەدانی. بۆیە گرینگە خەڵک ئەگەر پێی ناکەی دژی ئەو دەسەڵاتەش بیتن، ڕوبەڕوشیان ڕابۆستی، کورە وەڵڵا حەیبە، وەڵڵا شەرمەزاریەکە دزەک دێتن ئەتو دەچینی لەبەری دەپاڕێەوە ڕسمی لەگە دەگری. دە یەک جار خیرەتە تەبی وەکو پیا و چاق قسەی پێبرێ، چاق قسەی مستحەقی پێبرێ. وەڵڵا هاوڕێیان خۆمە هیچ لەو بەرپسە دژ و گەندەڵانە ناکەین لە ئەوروپا، نە لێیان دەدەین، نە سوکە، نە ئیهانەی جەستەیان دەکەین، تەنها بە قسە بڕواتان هەبی نایارم بێنە هیچ وڵاتی دە هیچ کونێکی سەریان دەرکەن. کاکەت لە هەولێری سەرومارت هەمووی لە ژێر دەسەڵاتی ئەو سیاسیانە لە دەست چووە، قوڕیان بە سەری کردی، ئەو ماڵەی مڵکەی بە 1000 کۆلەواری و دەردەسەری پێات کردیە.
کەچی بەرپرسێک دێتن خۆی بە قوربان دەکەی، کەچی بە شانازیەوە وێنەی بڵاو دەکەیەوە، لایانی کەم چار جملەی مستحقی پێ بێت جارش کە ڕووی نەبی بێتە ناو خەڵکی. بۆی من زیاتر کاتتان ناگرم هاوڕێیان، دووبارە دەکەم بۆ بەڕاستی ئەوەی لە کوردستان ڕوودەدا بە تایبەت لە شاری هەولێر چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدایە، یعنی غەمباری کردینە. دەبینین خەڵک سەر و ماڵ و گیانی دەڕواتن، کۆمەڵێک سەرسەری سیاسی و ئیداری دێن بە منەت بەسەری دەفرۆشنەوە کە پارەی دزدایی خۆشیان لێیان دەدزن. ڕجە ڕەنگە کۆمەڵە خەڵکیش برێ کاکەن گۆ زمانتان توندە، یان ئەمە ناڕۆشنبیری نازانی قسە بکەین بەو سیاسیانە برین، یعنی ئەمە چ بە سیاسی برین کە دز و سەرسەری بی. ئەو محەممەد ماغوتی شاعیر و ڕۆمان نووسە پێیان دەڵێ سەرسەری سیاسی، بە فعلی جوانە سەرسەری سیاسی و ئیداری ئەو دەسەڵاتەیە، ولەوانە خراپتر کۆیلە و چەتەکانیانە. یعنی بینە بەرچاوتان ئینسانی چەند نەفس نزممان هەیە، پارەی لێ دەدزرێ، سەر و ماڵی دەڕوا، ژیانی سەلامەت نییە لەو کوردستانەی. ئەو جە دێتن بەرگیری لەو سەرسەری دز و چەتە سیاسیانە دەکاتن، قسە بە ئازادی خوازان دەڵێ. خۆمەش دەتوانین لێرە وەکو هەموو خەڵکێک حی لایف بژین، بەڵام وەکو وتم یعنی ئەمە لە ئەوڕۆپا دەژین، ژیانمان لە بۆ خەڵکی کوردستانە، بیر و هۆشمان لە خەڵکی کوردستانە، لە ناو خەم و ئازارەکانیان دەژین. بۆی من زیاتر کاتتان ناگرم، کاتە چ خۆش ماڵ ئاوە.